باگراوندێکی ئیسلامی خۆی لە ساحەی سیاسی هەرێمی کوردستانە ئەعلان کرد. ئەو حزبە سیاسیە لە ماوەیەکی زەمەنی زۆر کەمە توانی بێتە ڕقەمێکی سیاسی گەورە لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان. دیارە 23 ساڵەی تەمەنی ئەو حزبە سیاسیە پێویستی بە تەقیم و هەڵسەنگاندن هەیە. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سۆنگەی باوەڕبوون بەخۆیەوە پێی باش بوو کە کۆبوونەوەیەک لەگەڵ نخبەیەک دەستەبژێرێک لە ڕۆشنبیران و قەڵەمبەدەستانی هەرێمی کوردستان ئاساس بکە بە میوانداری بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە پێی خۆش بوو گوێ لە قسە و ڕاو بۆچوونی ئێوە بگرێت و ڕاو بۆچوونی ئێوە هەمیشە لەلایەن یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە بە هەند وەرگیراوە. هەمیشە ڕۆشنبیران قەڵەمبەدەستان ئەوانەی کە بە ئینسافەوە قسەیان لەسەر ئەدای یەکگرتووی ئیسلامی کوردستان کردووە لە هەنگاوە باشەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانە دەستخۆشیان کردووە و ڕەنگە لە هەندێک حاڵەتی کە شارڕەخنەی بنیاندەرانیان ئاراستەی یەکگرتووی ئیسلامی کوردستان گرت بێ. لە 23 ساڵی تەمەنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە بە فرسەتێکی باشیە زانین کە لە نزیکەوە لەگەڵ بەڕێستانە ئەم کۆبوونەوەیە ئەنجام بدەین. بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سەرەتا وتەیەک پێشکەشەکە پاش ئەوە گوێ لە بەڕێستان ئەگرین. بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین بفەرمێن. الرحیم. بەڕێزان خوشکان و برایان، سلام علیکم و رحمة الله. خۆشحاڵم شانازیەکەم کە ئەمڕۆ دیداری ئەوەی خۆشەویست دەکەین و لە نزیکەوە گوێ بۆ یەک ئەگرین و ڕێز لە بۆچوونەکانی یەکتریش ئەگرین و ڕەخنەکانیش ئینشاءالله لەسەر سەردانین و بێگومان پێشنیار و دەستخۆشیەکانیش ئەوە زیاتر جێگای شانازی و نازە لای ئێمە. زۆر سوپاسانەکەین کە بەدەم بانگهێشتی ئێمەوە هاتن. پێمان خۆش بوو ئێوەی بەڕێز سەرەتا بڵین کە شەریکێکی حەقیقی نەمەجازی نە شکلی و ڕواڵەتی، شەریکێکی حەقیقی حاڵەتی سیاسی کوردستانن، ڕۆشنبیران، قەڵەمبەدەستان، ئەوانەی کە توانای بیرکردنەوە و خوێندنەوەیان هەیە، توانای قسەیان هەیە، توانای پێشنیاری جوان و ڕەخنەی بنیاتنەریان هەیە و حاڵەتی سیاسی کوردستان بە هەموو هەوراز و نشێ و مەشاکلەکانێەوە بە هەموو ئەو گرفتانەی کە تووشی هاتووە بێگومان کەس ناتوانێت خۆی بەری بکە، بەڵام ڕەنگە پشتی بەشدار بوون جیاواز بێ لە زۆر و کەم لە چاکەکان و لە خراپەکانیشە. بەڵام هەردەم ڕۆشنبیران، نووسەران، بیر ڕووناکان، لێکۆڵەر و سیاسەت زانەکان لە سیاسەتکارەکان باشتر چاویان هەڵەی بینیوە و قسەشیان کردووە، جاروبار وەرگیراوە، جاروباریش ڕەنگە بەداخەوە پشتگوێ خراپێ، ڕەنگە بە تۆمەتیش ڕەتدرابێتەوە یا خوێنرابێتەوە. ئێمە ئەمانەوەی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ساڵیادی 23 ساڵەی یەکگرتووە پڕ بەدڵ دەستخۆشی لە هەموو ڕۆشنبیران و ڕۆناکبیران و نووسەران بکەین لێرە ئێوەی بەڕێز کە دانیشتون و لە هەموو ئەوانەش کە بۆیان نەکراوە ئامادە بن یا شوێنیان دوور بووە یا هەر پاساوێک لە نەهاتنیان بوو بێ. سوپاسی هەموو لایەکەکەین. شەراکەتی ئێوە لە بنیاتنانی چاککردن و ڕاستکردنەوە و ئیسلاح و گۆڕانکاری لە ساحەی کوردستانە بە حەقیقی ئەبینم و ئەوانەی لە بیران بێ بۆ ساڵیادی هاوڵاتی کە من وازانم هاوڵاتی
ئەوەی من لەبیرم بێ یەکەم ڕۆژنامە بوو کە چووە ناو باسی ڕەخنە و باسی خوێندنەوەی دەسەڵات و خوێندنەوەی ئەدای دەسەڵات. دوایش هەموو ئەو ڕۆژنامە و گۆڤار و ئەو نووسەر و لێکۆڵەرانەی کە هەر بەردەوام شاشەکانیان ڕازانوتەوە بە حزور، ئەمانە هەموو بەشدارێکی حەقیقین و خزمەتکارێکی باشی ئەم میلەتن. بێگومان کاڵێم بەشداری وەکو تەکریمە، وەکو تەقدیری مەسئولیەتیشی تایە، مەسئولیەتیشە پێکمانەوە بێ لە بەنیاتنان، لە ڕاستکردنەوە، لە ئاڵوگۆڕکردنی وەزعەکان بەرەو چاکتر بەشدار بین. ئێمە پێمان باش بوو ئەمساڵ لە ساڵیادی شەشی دووە بە خزمەت ئێوەی خۆشەویست بگەین لێرە و خوا فرسەت با لە شوێنانی تری شواکەین لە نزیکەوە بزانین چی لە فکر و دید و هەگبەی بیرکردنەوە و لێکۆڵینەوەی ئێوە هەیە بۆ یەکگرتوو و بۆ سەرجەم وەزعەکە بەگشتی دۆخەکە کە ئێمەش بەشێکین لە حاڵەتە سیاسیەکە و مەحەتەکەش بێگومان وێستگەیەکی حەساسە، لە بەردەمی تەحەدیاتین، لە بەردەمی دەرفەتیشین. ناخۆشیەکان بێگومان کە لە ساحەی ئێمە هەیە و بووە مەسەلەیەکی کۆنی ئینسانیە، ئەتوانی بڵێ ناکۆچی شتێکی ئینسانیە. هەر لە هابیل و قابیلەوە نزاع بووە گەیشتووەتە کوشتن، بەڵام دوایی سیرەکەی شەرایع هاتووە، تەعلیمات هاتووە، خوا جەل جەلالوهو پێغەمبەرانی ناردووە، پەیامی ناردووە، ڕاستکردنەوەی بۆ چوونەکانی ئەنجام داوە و تا ئەمڕۆژ عەقڵی بەشەری دەرهێنان و ئینتاجی باشی کردووە، شتی باشی هێناوە کە بۆ ئەوەی ئینسانەکان ئەو تینە و فترەتە جەنگێزی و شەڕەنگێزی کە هەیەی و خێریشی پێیە تەبعەن خێر زاڵ بێ بەسەر شەڕە و پێکەوە بژین و هەڵکەن و مجتەمەعێکی ئینسانی دروست بەرهەم بێنن. ئێمە لە کوردستانە بەدەر نین لەم حاڵەتە، خەڵکی ئێمەش بەدەر نییە، بەڵام لە 40-50 ساڵی ناکۆچی و ناڕێکی ناو لایەن و هێزە سیاسیەکانە ڕەنگە حەقی هەمومان بێ و ئێوەش لە پێش هەموو کەسەوە پێمان بڵێن هێزە سیاسیەکان، لایەنە سیاسیەکان ئەرێ بەس نییە، بەس نییە ناکۆچی، بەس نییە یاری بە مقدرات و مقدسات، بەس نییە حەقتانە. بەڵام بێگومان هەر کەسیش لەوانەیە وەڵامی خۆی پێبێ، ئجا مقنعە مقنع نییە. بۆیە پێکمانەوە ئەبێ لەسەر ئەمەش بوەستین. دۆخی هەرێمی کوردستان تەحەملی چیتر ئەکا؟ ئایا وەختی نییە هەڵوێستەیە بکرێ، هەڵوێستێکی مەردانەی مەسئولانە بگیرێ و ئێوە بیر و بۆچوونی ئێوە لێرە خزمەت بەو ئیقدامە ئەکا، بەو پرۆسەیە ئەکا. ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سەرەتاوە کە دەستمان پێکرد هەمومان لە بیرمانە حاڵی کوردستان لەکوێ بوو لە ساڵی 94 تازە هێشتا ناکۆچی سەری هەڵدا بوو، یا بڵێن سەری هەڵدا بوو جارێکی تر، چونکە ئەوە بە ناشکوری نەبێ کولانەوەی و دووبارە بوونەوە بوو دوای شەڕەکانی شەستەکان تاوەکو هەشتا و نەوەدەکان کە ناکۆچی تۆزێک سەری هەڵابووە و لە بینی لایەنە سیاسیەکانیشا بەداخەوە گەیشتو بۆ ئاستی نزیک بە چەک بەکارهێنان. ئێمەوە مانزانی ئیتر مەجال نەماوە
ئەبێ هێزێک لایەنێک مەدەنی و سیاسی و بە خەلفیەت و طبعا بۆ چوونێکی مەنزوورێکی ئیسلامی بێتە مەیدان بۆ ئەوەی خزمەت بەو حاڵەتە بکە و لەو کاتەوە تا ئێستا بەردەوام بووین لەسەر ئەوەی ئاشکردنەوە ڕاستکردنەوە ئیسلاح تەصحیح و ئارامکردنەوەی وەزع و بە ناشکوری نەبێ ناکۆچیەکان بەردەوام دووبارە و سێبارە ئەبنەوە لەبەرەوە بەردەوام لە شێوەکانە هەر لە ئاشتەواییین و ئێستش بەردەوامین ئەوە استراتیژی ئەمەیە ڕەنگە بڵێن حیزبێکی سیاسی ئیشی چییە بە ئاشتەوایی مەفروزە ڕکابەر بێ و حەسبکە بەرامبەرەکەی یا ڕکابەرەکەی هەڵخلیچێت تێکەوێ مشکلەی بۆ دروست بێ ئێمە تێگەیشتنمان لەبەر ئەوەی کە بەڕاستی تایبەتمەندی خۆمان لە تێگەیشتنمان لە ئیسلام لە ئینسان لە نیشتیمان لەو شتانەی کە ڕەنگە بەجێک جیاواز بێ تەسەورمان نییە کە خۆشی ئێمە ناخۆشی بێ بۆ یەکی تر و عەکسەکەیشی هەروەها ناخۆشیەکی تر ناکەینە خۆشی خۆمان ئێمە وازانی هەموو پێکەوە لەم کوردستانە پێکەوە ئەژین پێکەوە ئەبێ بژین پێکەوە هەڵکەین ڕێز لە یەکتر بگرین وەکو تێڕوانینە مەبادی و دینیەکەیشمان هەر تەئیدی ئەوەکە کە گەلەکان خەڵکەکان ئینسانەکان پێکەوە ڕێز لە یەک بگرن حرمەتی معتەقەد و بیر و بۆچوون یەکتر بگرن ئازادی بن بە یەکتری سوڵتە و دەسەڵات بەکار نهێنن بۆ چەوسانەوە و سەرکوبکردن و سڕینەوە ئێمە ئەم نەفەسا بەردەوامی لەسەری وازانین ئەوە استراتیژێکی گرنگە و لە هەمان کاتە لەو ساڵانەی دواییشا بە تایبەتی مەسلەی تونڕەوی مەسلەی عنفی ئیسلامی ئەگەر جائز بێ کەلیمەکە دقیق نییە بەڵام ئەوترێ بەکارهێنانی تونڕەوی بە ناوی ئیسلامەوە بۆتە بەڵایەکی گەورە جارێکی تر ئێمەوە مانزانی ئیشێکی گەورەمان کەوتە سەرشان کە لەو بارەوە کار بکەین خۆشبەختانە لە کوردستانە ئەو شتە حزوری نییە کە باشترە بێ ئیسلامیەکان لە کوردستانە خۆیان ئامادە بکەن و باشتر پلانیان ببێ بۆ ئەوەی کە بەرەنگاری ئەو تەوژمە ئەتوانی بڵێ جیهانیە ببینەوە کە تونڕەویە کە عنف و تەتەڕفە پەرگیریە و بەردەوامیش کارمان لەسەر ئەوە کردووە و ئەیکەین کە سراعی ئایدۆلۆژی ئەگەر لە ساڵانێکە کرابێ ئێمە دووبارەی نەکەینەوە بەڵکو ڕێی لێ بگرین خەڵکی ئێمە پێکەوەین خزم و کەس و کاری یەکین ئەگەر ئیعتقاد و بۆچوون و بیر و بۆ دیدێکی تایبەت بە کەسێک یا لایەنێک هەیە بۆ خۆی ڕێز لێ گیراوە بەو شەرتەی پێشێلی مافی بەرامبەرەکان نەکا ئەو شەڕە ئایدۆلۆژیە کە جاروبار لیباسی دیموکراسی دیماسی ئازادی بەجەجار لیباسی ڕکابەری ململانی سیاسی ئەگرێتە کاتەبەر ئەوەشمان پێ باش نەبووە و پێ باش نییە بەردەوامین لەسەر ئەوە وازانین کوردستان پێویستی بەوە هەیە کە بۆ ئەوەش کۆششمان هەیە خۆشبەختانە ئیسلامیەکان پێکەوەین و کۆبوونەوە و دانیشتنمان هەیە کە بەرەو ئەوە بچین کە ببینە هێزێکی خزمەتکارێکی باشتر و شەریکێکی باشتر بۆ حاڵەتە سیاسەتی کوردستان لە کوردستانە سراعی سوڵتە و دەسەڵات لەلایەک و ملت و ئۆپۆزیسیۆن و یا خەڵکی قەڵەم بەدەست و ڕۆشنبیری بیرڕووناکی ئۆپۆزیسیۆن هەیە ئەم سراعە ئەبێ بەڕاستی تەکیف کرێ بخرێتە قاڵبێکی دروست
بۆ ئەوەی ئەمیش وەکو شەڕە سیاسیە قەدیمیەکەی لێنێ یا شەڕە ئایدۆلۆژیە قەدیمەکە بەرهەم نەبێ بۆی تێبگەین و بگەینە نەتیجەیەک لە دنیا هەیە ئەم شتانە لە دنیا هێزە سیاسیەکان پێکەوە کارەکەن پێکەوەش کۆمەکی یەکەکەن ئەبنە کارتی فشار لەسەر یەکتر و ئەتوان خزمەتی ملەتی خۆیان بکەن ئێمە لەگەڵ ئەوەین کە هەمومان پێکەوە هاوکاریەک بین و فرسەت نەگرین لە خلیسکانی یەکتری و ڕەمزەکانی یەکتری سفر نەکەین چونکە بێڕەمزی خۆشی بەڵایەکی کەم نییە ئێسکشکانی یەکتری خزمەت بە کەس ناکاوە مێژوش تەکیدی ئەوەکە ئەوانەی ئەگەر ئێستا دراسی مێژووی گەلی خۆمان بکەن گەلی کورد ئەو ناکۆکیانەی کە بووە لە کاتی خۆیان و تەحمل نەکراوە لە ناو خۆمانە ئەگەر تەحمل بکرایە و وەختەکان بەڕێ بکردایە ڕەنگە ئەمڕۆمان بۆ بەرهەم نەهات ئەبێ بەڕاستی لە خزمەت یەکترا بین بۆ گەیشتن بە ئامانج و استراتیژێکی ڕۆشن و وازح گەلی ئێمە گەلێکی ستەم دیدە و لێ قەوما و ستەم لێکراوە ستەمکارەکان جۆرا و جۆرن کە یەکێکیان ئەمڕۆ خۆشمانین بەداخەوە ئەبێ ئامانجمان ببێ ئەم گەلە بەرەوکوێوە ئەبین نەوەکانمان کە ئێمە چاویان لە دەستی ئێمە چیان لێکەین چیان بۆکەین ئەرچی ئێوە زۆر قورسە بێ وەختێک کە لە کایی سیاسیان نین بەڵام هەشن شەریکیشن هەشتوان ڕایگشتی دروستکەن ئەشتوانن دژ بە ئاراستەیەک کار بکەن بەڵام بە نەفەسێکی ئارام بە نەفەسێکی خزمەتکارانە نەک ناحەزانە بەداخەوە حاڵی کوردستان وای لێ هاتووە دەسەڵات میزاجی واتێک چووە کە هەرچی بڵێ هەر حەقێک هەر ڕاستیەک وازانێ تۆ دوژمنایەتیەکەی تا ئێستش مەلەفی دوژمنایەتی دژایەتی لەگەڵ ڕەخنە و پێشنیارکردن و ڕەخنە لێگرتن و ناڕازیبوون لە ئەدا جیا ناکاتەوە ئەمە بەڵایەکی گەورەیە ئەمە خۆی نەخۆشیێکی گەورەی سەردەمە کە ئەمان گەیەنێ بە نەتیجەی خراپ و گەیاندینی بە نەتیجەی خراپ ئەمڕۆ ئێمە بینین دام و دەستگاکان یا تەعتیل کراون و پەخراون یا فەلەس کراون و بە شێوەی لە شێوەکان ئیفلیزن یاوەکو دڵخۆش نین بە ئیشەکانیان هەموو کار بەڕێیەکە ئێمە ئایا ئەتوانین هەروە سیرکەین یا ئەکرێوە دروستە سیرکەین باشە ئەچین بەشداریەکەین ئەمانەوێت چارەسەر ببێ ئەمانوێ بگەین بە نەتیجەیەکی باشتر بەڵام بێگومان ئەو هۆکارانەی کە ئەو ڕۆژەی دروست کردووە بەردەوام ڕێگرن دووبارە ناهێڵن خەڵکی ئێمە بەداخەوە کە قسەیەکی کرد ئەوەنەی تون ئەگرێەوە ئەوەنەی لەسەرەچێ بێتامیەکە نە سیاسەتکردن وا ئەبێ بەم مکوڕی و موسڕی و ئەنادا نە بەڕاستی نیشتیمان پەروەری و ئێمە تەبعەن مەلەفی نیشتیمان پەروەری خەڵک لای ئێمە نییە لای خۆیەتی بەڵام هەموو زانین خەڵکێکی ئێمە زەمانێکە عومرێکە خەباتەکە تێکۆشانەکە بەڵام نەتیجەشی سیرەکەی ئەیکا بە قوربانی بەعزێ لە ئەناد و لە سەرچوونی خۆی بەعزێ لە ئەنانیات کە خۆشی ڕەنگە نەزانێ ئەمە ئەنانیاتە ئێمە بەڕاستی وا ئەزانین وەکو یەگرتو و چاوەڕێشین بەڕاستی لە ئێوەی خۆشەویست کە پشتگیریمان بکەن و پێشنیارمان بدەنێ و ڕەخنەشمان لێ بگرن لە کوێ کە پێتان وایە کە ڕەخنە هەڵەگرێ کە ئێمە وەکو یەگرتو بە حکمی ئەوەی حزورمان هەیە لە دەڤەرەکان بە حکمی ئەوەی نەگلاوین نەتلاوین بە شەڕی ناوخۆ و ئەو مشکلانەی کە خۆتان ئەزانن بە حکمی ئەوەی تا ئەم سەعاتەش توانیمانە تا ڕادەیەک بەڵانسی علاقات و پەیوەندیەکانمان ڕاگیر بکەین لەگەڵ لایەنەکان
ئەگەر چی ئەوە ڕەنگە بێئینسافیشمان بەرامبەر بکرێ کرابێ و حساب کرابین لەسەر لایەک بەڵام حسابی خەڵکمان پێمە بەس نییە خۆمان چی ئەەکەین و چی ئەڵێن گرنگە ئێمە بەڕاستی وەکو جاران و هەموو جاریش تاکی دەکەین و پاشکۆیەتی بە جەریمە و بە تاوانە زانین بەرامبەر بە تاکی خۆمان و بەرامبەر حیزبی خۆشمان پاشکۆیەتی ناکەین بەڵام پارسەنگی هیچ پیلان و پلانێکی ناحەزانەی لەتکردن و بە فیرۆدانی ڕەنج و تێکۆشانی خەڵکیش نابین پارسەنگی هیچ پیلان و پلانێکی نادروست کە تێی نەگەین یا بە گومان بین لێی نابین ئیقلیمی بێ ناوخۆیی بێ بێگومان پاشکۆش نابین و ناشبین و ناشبین چونکە پاشکۆیەتی لە ئێمە ناوەشێتەوە ئێمە ئیستینکافەکەین ئەسڵەن خۆمان زۆر بە گەورەترە زانین کە پاشکۆیەتی کەس بکەین بەڵام هاو تەکبیری هاو هەنگاوی خزمەتکردن بە ئارامکردنەوەی وەزعەکە ئەوە بە پێویستە بینین من بۆ ئەوەی زۆر وەختان نەگرم پێم خۆش بوو بەو سەرەتایە بچمە ناو باسەکان ئێستا هەموو گوێمان دڵمان ئەەکەینەوە بۆ ئێوەی خۆشەویست کە چیتان پێ باشە کە ئێمە وەکو یەکگرتوو ئەبوایە بمان کردایە نەمان کردووە یا وەکو بۆ حاڵەتە سیاسیەکە بۆ وەزع سیاسیەکە چی بکەین ئێمە ڕەنگە خۆشتان بزانن زۆر جار گلەیی زۆرتریەتە سەر یەکگرتوو چونکە چاوەڕێی بەعزێ شتی لێکرێ لایەنەکان دەڤەرەکان هێزەکانی دەسەڵات هێزەکانی تر هێزەکان لە ساحەکە میلەت بەگشتی چاوەڕێی زۆری لێکرێ لە یەکگرتوو چاوەڕێی زۆرەکات یەکگرتووش ئەبێ واقعەکە بزانین ساحەکەش بزانین واقعناسی یەکێکی گرنگە یا بڵین قۆناغێکی گرنگە و ئەساسیە لە معالەجەی هەر مۆزوعێک واقعەکە ئێمە دروستمان نەکردو ئەو واقعەکەیە بە واقعیەت نەچیتە ناو هەر گۆڕانکاریەک واقع ناگۆڕێ ئەوە تێگەشتنی ئێمەیە ئەو ئەحداسانەی کە ڕوویان داوە کردەی سەعات و دوو سەعات و جار و دووجار و هەلەوێک نییە کردەی زەمەنێکە مسلسلێکە لە تێگەیشتن لە سەلیقە لە ئەدایی بڵێم نادروست بەڵام ئەمەی لێسەوز بووە ئایا لێرە بوەستین و ئاخری دنیاە یا لێرە بوەستین نقطە سەری لێر با شتێکی تر بکەین با بچینەوە بە خۆمانە با کەسمان خۆمان بە مقدەس نەبینین وەکو وەڵێن فلان کەس تۆ مقدەس نیت خۆشم مقدەس نیم تەقدیر لەگەڵ تەقدیس جیا بکەینەوە ئێمە کەسێکمان تەقدیس نەکرد باشمان کرد و نابێت کەسیش تەقدیس بکەی مقدسات معلومن بەڵام ئەبێ تەقدیری یەکتر بکەین ئەبێ ڕێز لە یەکتر بگرین پیرۆزکردن و ڕێزگرتن دووشتی زۆر جیاوازن ئێمە پێویستمان بەوەیە کە ئەم وەزعی کە هەیە ئەم دۆخەی کە ئێستا ئێمەی تیاین چ وەزع سیاسیەکە چ وەزع ئابووری و ئیداریەکە کە پێوە گرێ دراون تەبعەن پێکەوە ئەمە دەستکاریەک بکرێ و چاوەڕێشەکرێ لە یەکگرتووش هەنگاو لەم بارەوە بنێت بۆ بەرچاوڕوونی هەردوو لایەن یا هەموو لایەنەکان بە شێوەیەک لە شێوەکان چاویان لە یەکگرتوو هەیە لەم بارەوە ئێمەش وەڵامی جوان و ڕۆشنی ئەو لایەنانەمان داوەتەوە کە ئێمە تێگەیشتنمان لە معالەجەی ئەم دۆخە ئەوەیە کە ئەبێ بچینەوە سەر پلێت بچینەوە سەر استحقاقی انتخابی بچینەوە سەر ئەو حاڵەتەی کە تایە وەزعەکە گۆڕا و دەستکاری وەزعەکە کرا بەم شێوە سەقەتەی کە کراوە لەوێوە دەست پێ بکەینەوە نەک لەوەی کە ئێستا پێگەیشتوین
طبعا ئەوەش بە تەفاهم بە گفتوگۆ بە تەقدیری ظروفی یەکتری بە تەقدیری واقعەکە بە خوێندنەوەی ئەو گۆڕانکاری ئیقلیمی و نێودەوڵەتی کە هەیە بە خوێندنەوەی خۆمان و تواناکانی خۆمان و بەرامبەرەکانمان و ناسینی بەرامبەرەکانمان بە جارێکی تر بە خواچوونەوەیەکی باشتر مادام سەقەتمان کردووە ئێبا چاکیکەین هەر بە خۆمان چاکە کرێ چێ خراپی کردووە هەر ئەوە چاکیەکە کە هەمومانین بۆیە ئەڵێم هەمومانین ئەمەوێ ئەوەڵەن واقعی بم دووهەمیش پێم خۆش نییە قسەیە لێرە بکەم و لە شوێنێکی تر قسەیەکی تر بکەم یەک قسەم کردو هەمومان بەشدارین بەڵام زۆر و کەمە بێگومان زۆر و کەمە ئەوەی کە بەشی زۆری بردووە لە ئیمتیازات و لە حضور و دەسەڵات و هەموو شت ئەوە طبعاً مەسئولیەتی زۆرترە و ئەرکیشی زۆرترە خەتاکانیش هەروە بەشەکرێ بە نسبە و بە ڕێژە بۆیە ئومێ دەکەم کە ئەم دانیشتنە زۆر سەمیمی بێ زۆریش برایانە بێ و زۆریش لەگەڵ حورمەتم مجاملەی تیانەوێت ڕۆشن بێ وازح بین لە یەکتری بۆ ئەوەی بتوانین ئێمە وەکو یەکگرتوو بتوانین خزمەتێ بکەین بە خۆمان وەکو یەکگرتوو بۆ ئەوەی پەیامەکەمان بەردەوام بین و بە کۆمەڵگەکە و حاڵەتە سیاسیەکە و گەلەکەمان ئێوەش جارێکی تر بەخێر بێن و سەرچاومان زۆر سپاس بۆ بەڕێز ئەمینداری گشتی پێش ئەوەی دەرگای گفتوگۆ بکەینەوە هەنە میوانی بەڕێز بانگێش کراون بۆ گفتوگۆ لەسەر منەسەی ڕئیسینی لەسەر مێزەکەنین ئەگەر ناو بهێنن مەسەن جنابی مامۆستا ئیکرام مامۆستا عەبدولکەریم مامۆستا تۆفیق میرەخان گەرانە ڕێیەکیان بۆ بکرێتەوە بێنە ئێرە چکە بۆ گفتوگۆ بانکراون ئەوە ڕێزان بەڕێزان ئێمە ئەمانەی ڕای جەنابتان وەگرین پێش کردنەوەی دەرگای گفتوگۆ لەوەی ئایا ئەو کەناڵە میدیا بەڕێزانەی کە لێرەن و ڕووماڵی ئەم گفتوگۆیە ئەکەن بەڕاو بۆچوونی بەڕێزتان بمێننەوە لێرە لەگەڵمانە تا کۆتایی گفتوگۆکە یاخود یعنی ئەمانەی ڕای جەنابتان وەرگرین ئێمە ئەوەی کە من چاوم لێ نزیکەی سی بەڕێز لێرە حزوریان هەیە هەر بەڕێزێک ئەگەر هەرچەند حەقنی ئێمە خولەک دابنێن چکە میوانی ئێمەن بەڵام بۆ تەنزیمکردنی ئیشەکە ئەگەر هەر بەڕێزێک سێ دەقیقەی بینێن ڕەنگە مناسب بێ بۆ ئەوی بتوانین لە کاتێکی مناسب بە کۆتایی بە گفتوگۆکە بێنین ئێستش دەرگای گفتوگۆەکەینەوە بەڵێ کاکە ناو بنووسمش سێ خولەکمان دیاری کردو بۆ هەر بەڕێزێک جنابی مامۆستا ئەحمەد بنووسی باش ئەوە سێ کەس زێرە وەرگرم و ئەچمەوە جنابی مامۆستا هاوژین بەڵێ مایک هیچێک لێرە دانی نووسیمە نووسیم بەڕێزان لێرەوە کاکەمە کاک حاجی فاروق دەست پێکەین بە مامۆستا ئەحمەد میرە مامۆستا کاروان مامۆستا هاوژین کاک شوان کاک پەیوەند دکتۆرە بەسمە کاک عەدالەت کاک کەمال کاک حاجی فاروق عەبدوڵڵا ڕێشاوی ئاسۆسن دکتۆر عەبدولکەریم كاميران سبحان نسيب ما هو صاحب مدينة زۆر سوپاس
من بۆ خۆم ئاشنایەتێکی زۆرم لەگەڵ ئەدەبیاتی یەکگرتووی ئیسلامیە هەیە و بە ئەدەبیاتێکی سیاسی مۆفەق بۆ لە مەرحەلەیەکی تاریخیە بەڵام لە یەکێ لە قسەکانی مامۆستاوە دەست پێ یەکەم قسەیەکی کرد وبێت دەکەم من بە هەڵە تێگەشت بێتم کە جنابی وتی ئێمە بە حسابی خەڵکی سیاست ناکەی خەڵکی چۆن مەبەستێتی لێشی باتەوە بۆمان گرنگ نییە خەڵکی چۆن هەڵمانە سەنجێنە مووقیفە سیاسیەکەمان پێم وایە ئەگەر وام ئەم دانیشتەش هەر لەو ڕوانگەیەوە بێت واتە نە سەرنجەکانی ئێمە و نە ڕەختەکانی ئێمە هیچ قیمەتێکیان نابێت ئەو خەڵکە فەرقی ئەو مەبەستە خاڵێکی تر مامۆستا ئەوەی کە بە گەڕانەوەی جنابەت بۆ مینداریەتی یەکگرتوو بۆ چوونێکە بوو کە دەوترا سیاسەتی یەکگرتوو لە 4 ساڵی دوای حەڤەی شوباتە گەڕانەوەی جنابەت جۆرە لە لەقبوونی تیا بووە بەڵام دەکرا بە گەڕانەوەی جنابەت ئاڵوگۆڕە لە سیاسەتی یەکگرتووە بکرێ بەڵام بەپێی ئەوەی کە لە دوای کۆنگرە ئەخیر کۆنگرەی بەڕێستانەوە کە بوویتەوە بە ئەمینداری یەکگرتوو سیاسەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لەسەر ئەو هێڵە گشتیە کە هێڵێکی ناڕوونە لە سیاسەتکردنا و ئەو تانەی بەڕێزی شت پێشتر کە پێشکەشت کرد هەر لەسەر هەمان هێڵە کە ڕوون نییە هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کام چوارچێوەی سیاسیدایە بۆ نمونە هەر بەپێی ئەدەبیاتی ئیسلامی ئایا قبوڵکردنی زوڵم بە مووقفی سیاسی حساب دەکرێت یعنی بۆ نمونە ئەگەر دوای 2009 ئێمە وەری بگرین بزوتنەوەی گۆڕان چۆتە پەرلەمانەوە و حیزبێکە وای دابنین بە حکمی ئەوەی کە زەختی کردو دەسەرەوەی کە تعدیلی یاسای سەرۆکاتی هەرێم بکرێت و بارزانی لە پۆستەکان نەبێنێ تاوان بار بۆ لەوەی کە عینادی سیاسی کردو بە تایبەت کاک نەوشیروان لەوەی کە نەیتوانیوە مووقفێکی نیشتیمانیانە بنوێنێ نازانم من وا تەفسیری قسەکانم کرد بەڵام ئەی خۆ پێشتر بزوتنەوەی گۆڕان نەبووە هەر یەکێتی و پارتی و بە تایبەتی پارتی زوڵمی کردووە بۆ نمونە سیوێکی ئاوی کردووە بۆ نمونە دەیان مووقفی خراپی کردووە سەرکردەکانی حیزبەکەی جەنابتی شەهید کردووە بارەگەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانی سووتاندووە ئەم هەمان ئەم مجاملەکردنەی پارتی دیموکراتی کوردستان کە بە ئەدەبیاتی یەکگرتووە دیارە پەیوەندی بەوە نییە کە یەکگرتوو لەسەر کام هێڵە تەنانەت حیزبێکە من وای لێگەدەمەوە کە توانای بەرگریکردنی لە خۆشی نییە بە پاساوی ئەوەی کە گوایە نەچێتە کام سەنگەرەوە ینی تکاکەم ینی جەنابەت ئەومان بۆ ڕوون بکەیتەوە سیاسەتی ڕوون یەکگرتووی ئیسلامی کوردستان چییە ئێمە ڕاستە ینی حیزب نابێ پاشکۆ بێ بەڵام بوونی مووقفی سیاسی دەلالەتی پاشکۆیەتی نییە من ئەوەنەی ئاگاداری ئەدەبیاتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بووم لە 23 ساڵی ڕابردووە لە پێش ئیعلانی یەکگرتووە ئاگاداری ئەدەبیاتی ئەم حیزبم تا ئێستا تێنەگەیشتم هێڵی ڕوونی سیاسەتی ئەم حیزبە چۆنە و هەڵوێستی سیاسی بەرامبەر بە ڕووداوە سیاسیەکان چییە سەرڕایەوەی کە جەنابی شت پیاوێکی مۆفەقی لە سیاسەتەوە دنیابینی سیاست زۆر تێر و دەوڵەمەندە کە ئەکرا ڕوونتر مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانەدا بکەین ئەوەی کە هەڵوێستان لە مەسەلەی 23 حوزەیران و تا کۆبوونەوەی پەرلەمان لە 19 ئابیشە ئەوە تەفسیرەکرد لە ناوەندی میدیادا کە تەوزیعی ئەدوارە بەشێک لە ئەندامانی پەرلەمانتان لە میدیاکاندا زۆر بەڕوونی سیاست دەکەن بە تایبەتی سەرۆژی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵام بەشێک لە ئەندامانی پەرلەمانتان ڕێک پێچوانەی ئەو مامەڵاکەن وا وێنە ئەکرێت کە فراکسیۆنەکەتان تعبیر لە دوو حیزبی جیاواز بکە من ئەمەوێت جەنابەت بەڕوونی پێمان بڵێ هەڵوێستی سەرۆکی فراکسیۆنەکەتان هەڵوێستێکی ڕوونە یا هەڵوێستی ئەندام پەرلەمانەکانتان زۆر بەڕێزان ئەگەر بکرێ بە سێخولەکەەوە پابند بن زۆر سپاسانەکەین مامۆستاکارم فەرموو طبعا پیرۆزبایی ئامۆژرانی یەکگرتووتان یەکەن مامۆستا بەڕاستی لە 23 ساڵی ڕابردووە حیزبێک کە بتوانێت پیشانی ئارداوی نەبێت کەم تا زۆر یعنی خاوەنی تەکتیک و استراتیژێکی دیاریکرای خۆیەتی وەلو کەم تا زۆر ئارداوی بوو یەکگرتوویان ئەگەر بێوێت بەڵام ئێستا ئەوەی کە من ئەمێ پرسیار لە جەناب بکەم لە جەمسەرگیری داهاتووە ئەگەر توانی بێتە سەرکەوتوانە یەکگرتوو لە جەمسەرگیری ناوخۆ و شەڕی ناوخۆ دابیت ئەوەی کە ئێستا چاوەڕی ئێم ناوچەی ئێمە کات زیینوبوونەوەی ئیمپراتۆرێتی عوسمانی و ئیمپراتۆرێتی سەفەوی بە شێوەیە لە شێوەکان خاکی ئێمە خاکی کوردستان بەشێکە بێ ینی گۆڕەپانی ئەو ململانیە بە تەمسیلکردنی قەتەر و سعودیە و تورکیا لەلایەک وڵای بەرامبەر ئێران و عێراق و سووریا و حیزبوڵای لوبنان لەلایەکە ئێوەش بە حکمی تەکوینی حیزبەکەتان حیزبێکی ئیسلامی کەم تا زۆر لە مەزهبێکی دیاری کراوە هەموو ئەندامانی چۆن ئەتوانن لەو جەمسەرگیری داهاتوو خۆتان لابن
توانیتان لە پارتی ویکێتی خۆتان لابن بەڵام ئەی چۆن لە شەڕی تورکیا و ئێران یا لە شەڕی ئێران و سعودی خۆتان لایەن وسپاس زۆر سپاس مامۆستا هاوژین ڕاستیان من پرسیارم نییە دوو سەرنج کە لە شوێنی تریش خستومەتە ڕوو سەبارەت بە دوو قەزیە یەکەم قەیرانی سیاسی هەرێمی کوردستان دووەم پرۆژەی لێک نزیکبوونەوەی هێزە کوردستان ڕاستیە تەسەوری من وایە مەسەلەی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان یا ئەوەی لێرە دەگوزارێت ئێمە ڕاست بە زمانێکی حانە دەگرین لەو سەری شۆ پێمان خۆش نییە کە نای مەسەلەن ناوهێنانی پارتی دیموکراتی کوردستان لەم قەزەیە ڕخنەگرتن لێ یا پاڵدانی زۆرینەی فاکتەر و وەلای ئەو لە ڕقێکی مەبدەئی یا ڕقێکی بوونێوی بەرامبەر و حیزبە ناگوزارێ بەڵکو ڕقە و جایەتیکردن و نایکردنی پرۆژەی دیموکراسی هەرێمی کوردستان بەرەو دواوە بۆیە دەکرێت کیترا ئەو ناوە کە ناوی پارتی دیموکراتی کوردستانە بێ بە کۆمەڵ ئیسلامی کوردستان بێ بە یەکگرتوو بێ بە گۆڕان یا بێ بە یەکێتی سەبارەت بەم قەزەیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە گوزارێ و عنوانەکەی بریتیە لە چەقبەستنی سیاسی و پاشەکشەی پرۆسەی دیموکراسی و سیاسی لە هەرێمی کوردستان قەناعەتی من وایە ئەو هێزانەی کە ئەگەر نەڵێن ئۆپۆزیسیۆنلانی کەم لە دەسەڵاتانین و نەبوون و بەشدارنین لەو کاولکاری کە بەسەر واقعی سیاسی و ئابووری و بڵگەی کوردیا هاتووە زائیدەن ئەوانەی خۆیان بە نخبە و ڕوئەت جەماعەتی تەکنیک ئەو مایکە چاکن ئەزن ئێمە نابێ ئینکاری لەوە بکەین 22 بێ بە 26 دانە ساڵ هەرێمی کوردستان بە ئیستیسناعاتی سیاسی و بە کۆمەڵی واقعی نەخوازرا و ئەبرێ بەڕێوە ئەگە تەسەورکەن لە ماوەی 26 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستان چەند هەڵبژاردن کراوە بەبوونی لایەنی دارایی بەهێز لانی کەم تا بیدایەتی 2014 و بوونی ماوەیەکی زۆر کە ڕوبع قەرنە زیاترەکە و بوونی ئیستقرارێکی تا ڕادەیەک سیاسی و ئەمنی لە هەرێمی کوردستان بەماوەی ئەم 26 ساڵە یەکێک لە مەعالیمەکانی پرۆسەی دیموکراسی کە ئەنجامدانی هەڵبژاردنە لە ماوەی ئەو 26 ساڵە بەقەدەر 13 ساڵ ڕابردووی دوای ڕوخانی ڕژێم هەڵبژاردن کراوە لە هەرێمی کوردستانە بۆیە بەڕاستی ئەگە درێژەی پێ نەدەین ئێمە لەبەردەم مووقفێکی دینی نیشتیمانی ئەخلاقیان بۆ ئەوەی چی بکەین دەورمان هەبێت لەوەی ئەم پرۆسەی سیاسیە لە هەرێم پاشەکشەنەکە و ڕەنگە چۆن ئێستا ڕەنگە لە هەندێک حاڵەتە لە هەندێک دراسا تا ڕخنە لە ئیخوان لە عێراق گیریا لە هەرێمی کوردستان دەڵێن مووقفێکی وازەحی نەبووە بەرامبەر شۆڕشی چەکداری کورد کە ئەمە منی لاقم بەسەر ڕاستی دروستیەوە نییە ڕەنگە 20 ساڵی تریش ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان هەڵوێستێکی وازەح و جدی نەبێ بەرامبەر ئەم واقعە ڕەنگە هەم ئەگەر بە زوڵمیش بێ با من نەڵێم بە حەقی خۆی ئەگەر بە زوڵمیش بێ ڕەنگە جارێکی تر یەکگرتووی ئیسلامی یا ڕەوتی ئیخوان لە هەرێمی کوردستانە بە یەکێک لە مسەبیبەکانی داڕوخانی وەزعی سیاسی یەک گەڕمبەی تێ سەبارەت بە ئەو لێک نزیکبوونەوەی لایەنە ئیسلامیەکان تەسەورم وایە ئەم بەڕێزانەی تر کەمتر باسیکەن من لەگەڵ ئەوەی لەگەڵ نزیکبوونەوە و زۆر لێک نزیکبوونەوە و تەنانەت یەکبوونی هەموو هێزە ئیسلامیەکانم بەڵام پێم وایە هەرچەند سەیرەکەم بە بیدایەتێکی غەڵەت دەست بەم پرۆژەیە کراوە من لە ئێستا ئێڵم لەگەڵ ئەوەی هیچ حساسیتێکم نییە بە زۆری هێزە ئیسلامیەکان و خۆشم بە نزیکە زانم لە هەمویان بەڵام بەڕاستی من هیچ کاتێک باوەڕم بەوە نییە برایەتی یا لێک نزیکبوونەوەی ئۆرگانی بکرێ چونکە ڕەنگە ئەو فاکتەرەی کەوا دەکات لە ڕووی ئۆرگانیەوە نزیک بی بەرگەی کۆمنتێکی فەیسبوک نەگرێ یا نووسینێک بۆیە باشترین شت بۆی ئیسلامیەکان لێک نزیک بنەوە ئەوەیە کە ئێمە بین بەرمەبنای خوێندنەوەیکی زانستیانە و عیلمیانە بۆ نەزەرەی سیاسی ئیسلامی مەشروعێکی سیاسی ئیسلامی موحد و سەردەمیانە و واضح بڕیار بین و
وەلانی کەم ماوەیەکی ئینتقالی دیاریکەین ساڵێکە 2 ساڵە بۆ ئەوەی ئێمە بتوانین هەموو کادرەکانی خۆمان ئاڕاستەی فکری و تەسەوراتیان بۆ واقعیان لێک نزیک بکەینەوە چونکە بیدایەتی هەر لێک نزیک بوونەوەیەک یا بیدایەتی پێکبوون بەڕاستی بوونی تەسەوراتی فکری نزیکە لە یەک چونکە ئەگەر تەسەوراتەکان جیابن بەڕاستی ئەو دوولەتبوونە ئەو جیاییە هەر ڕۆژەی بە شێوەیەک خۆیان نەخشێن و زۆر سپاس زۆر سپاس مامۆستاژیر مەجبورم لە خولەکەکانی کاک پەیوەند ئەم داوای لێبور نەکەم بەڕاستی برایانی ڕووما ئەوەی کە ڕووماڵی یەدەکەنەوە بە ڕێزانەڵێن لەم لایەوە تەواوکە ئینجا بچیتەوە لێ برۆ داوای لێبور نەکەم ناوەکان لێرە تایەتی بەس مەجبورم هەر لێرەوە جەنابی مامۆستا کەمال کاکەمانی دەستخۆش من پێم خۆشە لە کۆتایی قسەکەی جناوی مامۆستاوە دەست پێ بکەم ئەویژەوە وکاڵەیە داواتان لێ یەکەم ئەم دانیشتنە سەمیمی و سەریح و برایانە بێت دوور بێت لە مجامەلە هەر بۆی کە لێوە دەست پێ بکەین ئەوەی کە زیاتر من هەمە سەرنجە نەک پرسیار یاخۆ بڵێم ڕەخنەشە یەکگرتووی ئیسلامی کاتێکە پارتی دموکراتی کوردستان پەرلەمانی داخست دیارە بۆیە باسی یەکگرتووەکەین بەتەنها بروی قسەکە لەسەر یەکگرتووی یەکگرتووی ئەیتوانی هەڵوێستێکی جیاوازتری هەبێت و ئەو هەڵوێستەی کە یەکگرتووە گەر هەی بواە لەسەر پەرلەمان قسە لەسەر ئەوە نییە کە لەسەر داخستی پەرلەمان کە پەرلەمان کاراکاتەوە بەڵام بۆ خۆی هەڵوێستێکی جدی تۆمار دەکرد جیاواز لەو هەڵوێستەی ئێستای کە بۆتە زۆعف بۆ کاراکردنەوەی پەرلەمان وم پێم وایە مامەڵەکردن لەگەڵ داخستنی پەرلەمانە مامەڵەیەکی وا بوو کە پەرلەمان هی گۆڕانە هی وزنی گۆڕانە نەکی خەڵک بێ ئەیکشتر لەو سەرنجانی کە هەمە یەکگرتووی ئیسلامی بەڕاستی لەسەر پرسی باکوور هەڵوێستی نەرمە و هەڵوێستی هاوتایە یاخود هاوڕێکە زیاتر لەگەڵ ئاکاپا نەک لەگەڵ کوردانی باکوور و ئەمە ڕنگدانەوەی یاوەتە سەرەوەی کە کادرەکانی یەکگرتوو بەشێک لە کادرەکانی یەکگرتوو بڵین پێوەی دیارە کە کۆمنت و بەشداریکردن لە تۆڕە کۆمەڵاتیەکان یاخود لە دەربڕین ئاڕا و ئاراستەکان ئاراستێکی دژمنکارانیان وەرگتووە بەرامبەر بە کوردان قسە لەسەر هێزە سیاسەکەی ئەو هێزە سیاسانێک کە لە باکوورە قسە لەسەر خەڵکی ئەو خەڵکەیەکە لە باکوورە ژین وە کوردن و جگە لە هەڵوێستێکی ئەخلاقی و خوێنی و نەتەوەی ئەوانە هەڵوێستی تیژ دەکرێت کە یەکگرتوو ئەیتوانی عادیلانەتر لەسەر ئەوە و بەدەر لە ئایدۆلۆژیاکەی هەڵوێستی وەرگتایە چکە خۆمان نەزانین کە لە باکوور چییە گوزەرێ شتێکی تر کە مامۆستا فەرمووی ئەوە واقعا دروست بوو ئێمە دروستمان نەکردوم پێم وایە یەکگرتووی ئیسلامیش بەشێکە لە هۆیەکە یاخو هێزێکە لە دروستکردنی ئەو واقعا ناکرێت شانی خۆی خاڵی کاتەوە ئەوانیش بەقەدەر وەکۆی کە خۆی فەرمووی بەقەدەر هێز و توانای خۆیان پشتیان بەرەکەوێت لە باشە و خراپە و واقعا ئەویش بەشتێکیان بەرەکەوێت ئەوەی کە یەکگرتووی ئیسلامی ڕۆڵی ئاشتی بینیوە من پێم وایە ئەمە زۆر گرنگە و جگای دەستخۆشیە بەڵام تەنها بۆ هێزێکی سیاسی وەکو یەکگرتوو تەنها هەڵگرتن لە سۆر ئەوەی کە ڕۆڵی ئاشتی ببینێت ئەمە کەمە ئەمە شانخاڵیکردنەوەی هێزێکی سیاسیە کە ئەتوانێت لە پاڵ ئەم ڕۆڵوەرگرتنی کە بۆ ئاشتی بینێت هەڵوێستیشی نیشان بە ئەوە هەڵوێستی جدیتری هەبووە یەک شتی تر کە لەسەر یەکگرتوو من بەشێک لە قسەکانی مامۆستا ئەحمەد میرا ئەسلمێنم ئەوژەوەیە کە یەکگرتوو دوا خاڵ بێ زۆر باشە خاڵە ئەوەی کە خۆیە پارێزێ لەوەی کە چی وتووە ینی حسا ئێمە وەکو هاوڵاتی وەکو ڕۆژنامەنووس وەکو خەڵکێکی تر لە دەرەوەی یەکگرتوو حساب لەسەر ناکەین یەکگرتوو چی خراپی نەکردووە قسە لەسەر واکەین یەکگرتوو ئەوایە چی بوتوە و نەیوتووە کە ئەمەش بۆ خۆی ئەبێ یەکگرتوو لە مادام هێزێکە توانای هەیە خەڵکی هەیە جەماوەری میدیای هەیە ئەبێ بۆ خاڵەشا بچێتەوانێت زۆر سپاس زۆر سپاس کاکەمەلیان کاگاسۆس زۆر سپاس وەڵام من دڵنیام برادران بەشێک قسەیان کرد و حتمما هاوڕێکانم قسەی تری زۆرەکەن من لەبەرەوەیش وەختەکە زۆر نەکوژم تەنها لەسەر یەک خاڵ قساکەم لەسەر یەک جملەی مامۆستا قساکەم کە فەرمووی ئێمە هەمومان بەرپرسیارین من زۆر گوێم لەم قسەیە بێتەوە بەتایبەتی لەسەر دەمی بەرپرسەکانی یەکێتی و پارتی عادەتەن عمومیات حقیقەتەکانمان لێ شارێتەوە هەمومان بەرپرسیارین یعنی چی من هیوادارم جاریچکە ئەم جملەیە دووبارە نەبێتەوە چونکە من یەک پرسیار لە جەنابتانەکەم لە هەمووم بەڕێزانش کە لێرە دانیشتون ئەو کاتەی کە بە ناوی حکوومەتی هەرێمەوە عەقدێکی 50 ساڵی فرۆشتنی نەوت لەگەڵ تورکیایە ئیمزاکرا کامیەک لە هێزە سیاسیەکانی کوردستان ئاگادار بوو کامیەک تەنانەت
لە ئەندامان و کادرانی تۆ حیزبەکەش ئاگادار بوون ئەگەر ئەم عقدا ئێمە بەرەو کارە ساتێکی اقتصادی بردووە ئێوە بۆ بەرپرسیارن ئێمە بۆ بەرپرسیاری کێ لە ئێمە ئەزانەیە لە پەیوەندیەکانی دەرەوەیە کە کاک مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هێزە ئیقلیمیەکان لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان تەنانەت لەگەڵ بەرپرسانی بەغادا ئەنیشە کێ لە ئێوە لە حیزبەکان کە لە پەرلەمانان کە لە حکوومەتان تا چەند ئاگاداری ئەو تەفاسیلی قسانن تا چەند ئاگادارن لەو ڕێکەوتنانی کە ئەوان ئەیکەن لەگەڵ ئەم و دەوڵەت و دراوسێ و دەرو نێو دەوڵەتیانە ئەو سیاسەتە ئێمەی بەم ڕۆژە گەیاندووە من بۆ بەرپرسیار بم یەکگرتوو بۆ بەرپرسیار بێ کۆمەڵ بۆ بەرپرسیار بێ لەبەرەوە ڕجا ئەەکەم ئەوەی کە بەرپرسیارە لە گەیشتنی ئەم وەزعە بەمەی ئێستا بەڕوونی بەوازحی بیڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئەوانی تر بەرپرسیارەتێکیان هەبوو بێ بەڕێی من لەوایە ئەوەندە ئاکتیڤ نەبوون کە تەسیریان هەبێ ڕێگە لەمە بگرن ئەوەندەش بەڕاستی جورئەتیان نەبووە کە بە سەراحەت ئێستاش ئەو جورئەتە ناکەن بە سەراحەت بڵێن کاکە وەزعی مادی کوردستان فەسادی ئیداری من مەسئولیم لێی تۆ مەسئولی لێی ئێمە ئەگەر مەسئولیەتێکمان هەبێ ئەوەیە نەمانتوانیوە ڕێگە لە ئێوە بگرین ئەوەیە نەمانتوانیوە بە جەماهەوری خۆمان بڵێن ئەشەمبیلا ئەمانە مەسئولن لە وەزعی تێکەوتوین مەسئولن لە فەسادی ئیداری مەسئولن لە هەموو ئەو شتانە زۆر زۆر سوپاس زۆر سپاس کاک عەدالەت سەرەتا پیرۆزبایی یادەکاکەین لە برادران یەکگرتوو بگومان دیدارێکی وە پێشەر شتێ ڕەنگە بەڵگەیە و بێ کە لە دۆخی سیاسی کوردستان و ئەو بژاردانەی کە لە بەردەم هەر هێزێکی سیاسیە کە ئەوێ بەشدار بێ لە عەمەلی سیاسیە بژاردەکان گەیشتونەتە بنبەست و ئاستی بنبەست گەیشتنیشی گەیشتوتە ئەوەی کە فاعلیەتی سیاسی کەوێتە ژێر پرسیارەوە هەموو هێزەکان هەست بە جۆرێک لە ئەو هێزانەی تەبعەن کە ئەو هێزانەی کە با بڵێن لە نمونەی هێزی وەکو یەکگرتوو هێزی تریش کە لە ناو پرۆسەکەیە بەشدارن بەڵام خەیاراتی بەردەمیان بۆ ئەوی وەکو هێزێکی فاعل دەرکەون زۆر سنووردارەوە بە بنبەست گەیشتووە بە بڕای من ئەم جۆرە جلسانە بۆ ئەوە نییە یعنی خەڵکی خوێنەوار لێرە ناتوانێت نظریەکی جاهزی پێ نییە بڵێ یەکگرتووی ئیسلامی لە ئێستاوە بۆ 4 ساڵی داهاتووی خۆی یان بۆ ساڵی داهاتووی خۆی کە یادەکەیە کاتەوە ئەتوانێت چەند هەنگاوێکی دیاریکراوە بگرێتە بەرەوە خەڵکی خوێنەوار بە سروشتی حاڵ بەو تێبینیانش کە تا ئێستا وتراون مامەڵە لەگەڵ ڕووداواکە لەگەڵ قەزیەیەکە وە پێشم وایە بەشێکی لەو قسانەی لێرە ئەکرێ گوێتان لێ بووە خوێندووتانەتەوە 20 تەرە ڕۆژانە لە میدیاکانە باسەکرێت شتێکی تازە نییە هەنیە بەشێک لەو قسانە ڕەنگە هەوڵێک بێت بۆ ئەوەی ئەگەر بە ئێوە بخۆتان بخۆ ڕەخنەی وەربگرن جێگەیەک بکاتەوە کاریگەری هەبێت لەسەر سیاسەتی داهاتووی یەکگرتووی ئیسلامی و ڕەنگە هەنێکیان بۆ ئەوە بێت یعنی ئیستیفافاتی سیاسی لە قۆناغی داهاتووە بەو تەجروبەیەدا نەڕواتەوە کە لە ڕابردووە هەبووە بژاردەی تر بگرتنە بەر بەڵام لە ئەخیرە ئەوەی کە دێت بڕیارەدا لەسەر ئەوەی کام سیاسەت لە قۆناغێکی دیاریکراوە هەڵەبووەوە کامە ئەشێ لە داهاتووە ڕاست بێ ئەوە لە ڕاستیە قیادەی یەکگرتووی ئیسلامی خۆیەتی نەک خەڵکی خوێنەوار لێرە لە لەحزەیەکی تاریخیە بڵێ یەکگرتووی ئیسلامی لە ئێستاوە بۆ ساڵی داهاتوو چی بکە ممکنە سەرکەوتوو ببێ یعنی گۆڕینی مەبادئ بۆ فعلی سیاسی شتێک نییە ینی کەتەلۆجێک نییە دیاریکراوە بێ ئەوە لە بەردەستا بێ بڵێ ئەتوانی ئەم پرەنسیپە بکەی بە کردەیەکی سیاسی دیاریکراوە ئەم کردە سیاسی ئەشێ نەتایجێکی دیاریکراوی لێ بکەیتەوە کردەی سیاسی فعالیەتی سیاسی ڕەبتە بە تاریخەوە ڕەبتە بە معادلاتی بەشداری تۆ لە ناو سوڵتەی سیاسیە تەنانەت بە مەساڵحیشت مەساڵحیش لێرە مرەکەبە ینی مەساڵح هەرەوە نییە تۆ بڵێ مەسلحەتی نیشت بە پێتەچی دەمو حزبێک کە باس تەوشەی مەسلحەتەکە پێشەش دێ باس مەبەستی لە مەسلحەتی نیشتیمانی نەتەوەیە بەڵام مەسلحەتێکی مزمریشەیە ینی کە مەسلحەتی حزبیشە ئەویان من دەستیشانی ناکەم ئەویان خۆت دەستیشان نەکەی چونکە لە ئاخیرە تۆ گروپێکی سیاسیت داخلی پرۆسی سیاسی بود و بەبەستی شتەکە بەقەدەر ئەوەی فاعلیەتی سیاسی خۆت بنوێنی بە ئەندازەی ئەوەش خەڵک متمانەت پێ ببەخشێ بۆی بێ بە هێزێکی
گەورەتر بەهێزتر و کاریگەرتر لەسەر واقعی کوردستان لەبەرەوە بە بڕای من باشترین فیدباک بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان جگە لەم جۆرە دیدارانە کە بێگومان هەنێک قسەی تایە دوارەیە ئەو فیدباکەیە کە ئێوە ئەتوانن لە بەدرێژایی کاری سیاسی خۆتان ڕۆژانە ڕستی بکەن وەری بگرن جا چ ڕەخنەیە چ پێشنیارە چ یعنی ئەگەر بیرۆکەش تیاێ بیرۆکەی باش هەنێ جار بیرۆکەی باش خرێتە ڕوو بەڵام ڕەنگە توانای ارتقاد کردیەوە بیرۆکانە یعنی هەنێ شتەکە سەر قیادەی ئەندازەی زیرەکی سیاسی قیادەی ئەو حیزبانە خۆیان ئەوان ناتوانن لە لەحزەیەکی تاریخی دەستنیشانی ئەوە بکەن کە کام موقفێکی سەلیمە و کامیشان ئەشێ لەسەر نێوبانگی حیزبەکە کەوت بێت. زۆر سپاس بۆ کاک عەدالەت. لەم لای ڕاست وابزانم تەنها جەنابی کاک دکتۆر عەبدولکەریم ماوە ئەگەر کەسێکم لەبیر نەچوو بێ دکتۆر گیان فەرموو. بەڵێ زۆر سپاس بەناوی خوا. طبعی مامۆستا قسەیەکی فەرموو کە ئێمە گرنگەوەی خۆمان چۆن بۆ خۆمان ئەڕوانین من ڕام وایە ئەمە بەڵێ گەر قسەش بە ئینسان لاندێک کاتابیکە بەڵام واقعی هیچ کۆمەڵێک ئەوە نییە کە گوێ نایەتە دەوروبەر گوێدان بە قسەی دەوروبەر هەر بۆش کۆت کردوینەتەوە وابزانم بۆی بزانی خەڵکی تێڕوانینی چۆنە هەم بۆ ئەدای یەکگرتوو هەم بۆ واقعەکە لەبەرەوە من پێم ڕاموایە مامۆستا ینی ئەم قسەیە باشتر ڕوون بکاتەوە دوو کەس دەتوانێت بە قەناعەت من دوو کەس دەتوانێت گوێ لە خەڵکی نەگرێ یا یەکێک دەسەڵاتێکی داپلۆسیێنەری هەبێ هەر سەوتێ بەرز بێتەوە کپی بکاتەوە ڕۆعبێک و ترسێک وینێکی وا لەناو خەڵکیا بڵاو بکاتەوە کە تر کەس نەتوانێت قسە بکە یا کەسێ دەسەڵاتێکی با بڵین وای هەبێ بتوانێت خەڵکی دەمی خەڵکی چەور بکات بێدەنگیان بکات تعینیان بکە بەرتیلیان باتێ شتێکیان باتێ ئەما تۆ ئەمیانە نەبێ و ئەوشیانە نەبێ و تەوەجوهی دەولیش دژی تۆ بێ نۆڵا بێ زۆر گوێ لە قسەی خەڵکی بێ زۆر بەتەنگ ئەوە بی کە خەڵکی چیەڵێت و چۆن بۆ ئەدای تۆ ڕوانێ بە قەناعەتی من ئیسلامیین یعنی ناتوانن ڕۆڵێک ببینن ڕێگایان پێنادرێ ڕۆڵ ببینن و ئەگەر لە تەجروبەی جەزائیر تەجروبەی مصر تەجروبەی زۆر شوێنی تر ئیسباتێکا کە تەوەجوهێکی نێودەوڵەتی هەیە بۆی ئیسلامیین نێنە سەرتەخت ئەمە لە ساڵ 1920ەکانە سیەکانە دەم مستەشق کتێبێکیان نووسی بەناوی وەدەر ئیسلام يعني إلى وجهة الإسلام إسلام بروكيو أرواد بروفيسور جيب مقدمة بو أنوسي باسي هو كان كيما جاري كتير نابي الرقاب بين لم منطقة كيانك إسلامي دروس ببيت وينيشان وابو هلو كتاب شاباسك الله قال وزع وابرائم دواي ما كتير كسك نابينين بانقشبو دولتك إسلامية خلافيك إسلامي شتيك لو باب تبكى وتجربة الجزائر وتجربة مصريش إثباتي كرت قبل أوان يعني لسر أو مبدأ إخوان بردواما لبرو من بين باشترا لبر روشناي رودا وكاني بهاري عربي كرينا ابني دوزخي عربي لبر روشناي أوانا إسلامين بنوع كتير بأخوانا بشنوا يعني زور زياتر بقرنو بو مقولة كي سعيد نورسي رحمة خايلة بي كاتك بيني بسياسات لبرلمان لينا ناتواني قران كاريك بكات وهولو تقلاكي بيوچان هي بو بيدين كردن ملتي ترك آلاي بابلين دور كوتنو لسياستي هالكردو برياري دا أورباتو لملتكيو أويك ما ترسيل سرائيني ملتكيتي ببارزة من لو باورام بو إسلامين باشتر وايا حضوري سياسي خوان كم بكنوا چونك اگر زور بجدي اچيت جير باركه يعني عقوبك زور شديده بي وكسر دفاع لناك هجيتك نيه پشتيوانيت لبكا بلكو وكو چون لمصر 5000 كس سوتينران وكوجينران كسكيش موقفيكي ورنقرد لبرو اسلامي نبي وصي اخوان باش بخوانوا بزانن اوي كاحزابي تراكري بوان ناكريت بلكو زياتر جانبي ديني وجانبي دعوي وفكري اخوان بهز كانوا توخ كانوا زور سپاس بو جناب زور سپاس بو برستان دين املاوا برز كاكشوان بارودۆخێکەیە لە کوردستانە ئەمڕۆ گەر مەلامی حەکەی ئاوا دیاریکەین
بنەماڵەیەک حکومەکە لەو منتیقانە و لێرەش وردە و دەخەری کابێتە بنەماڵە وەزعیکی اقتصادی زۆر خراپ گەندەڵیەکی زۆر و ناشەفافیەتێکی زۆر دەستێژیکردن بۆ سەر مافەکانی مرۆڤ و کوشتینی یارانی یەکتری ئەمە سیماکەیەتی باز لەو بارودۆخەنەکەین کە لایەنێکی ئەمنی هەیە باشە بە شێوەیەکی عام بەڵام ئەم لە تێکڕای ئەم تابلۆیە یەکگرتو پشکی چەنە بە تەسەوری من ئەو وەختە دەست پێکا پشکی یەکگرتو کە لە دوای هێنانی جێشی بڵین سوپای پازارانی ئێران بۆ سەر کۆیە و دواتریش هێنانی بەعس بۆ سەر هەولێر یەکگرتووی ئیسلامی بەشدار بوو لە حکومەتێکا کە بە حکومەتی سیوێکی ئابناسەوە ئەم سیاسەتە زەیلیە بەردەوامە لە ناو یەکگرتووە هەتا ئەمڕۆ بۆ نمونە لە لێرە لە انتخاباتی محافظاتە بە حکمی تەوافق نەتان هێش لە ساودەستی دەسەڵات بکرێت کە زەربەیەکی گەورەیە لە دیموکراتیەت لە دووهۆک بەڵام بەشداریەکەن لە حکومەتی خۆجیە ئەم دوو سیاسەتە بە تەسەوری من زەرەری بە یەکگرتوو گەیانەوە هاوشێوەی ئەمە لە پەرلەمانی هەمان شتان کرد هەنگاوی یەکەمتان باش بوو هەنگاوی دووەمتان بوون بە دوو بەشەوانێ من کێشەم نییە لەگەڵەوەی کە ئایا لەگەڵ درێژکردنەوەی کاک مەسعوداوی یا لەگەڵ یانەبی کێشەم لەوەیە بۆ خۆتان باشترە یەک موقف بن ئەمە خاڵێکە خاڵێکی تر مامۆستا دیموکراتیە لە وڵاتەی ئێمە هێزە سیاسەکان وەستانویانە ناڵم چێتە پێش لە ناو هێزە سیاسەکانی شەسەگردەکان وەستانویانە ئێمە ئاوڕێینەوانێ بە درێژایی ئەو 26 ساڵە کۆمەڵی وەچی سیاسیە بینین لەگەڵ خۆشەویستی سوما بۆ جەنابەت بەڕێزیشت کە بە تەسەوری من هاتنەوەی تۆ بۆ ئەمینداری تەراژع و لە دیموکراتیە لە ناو یەکگرتووی ئیسلامیە و ئێمە کەلتورێکمان هەیە ئەم کەلتورە لە ئەندام ناوچەیەک و دەست پێکات تا سەرۆکی حیزب برادێکە بێ بە ئەندام ناوچە ئامادە نییە بێتە خوارەوانێ قایمقامی ئامادە نییە بێتە خوارەوە هەتا وەکو سەروانێ ئەم کەلتورە نەشکێنرێت بە دڵنیایەوانێ لەوانەیە ئێمە شتینە گۆڕەوانێ ماشەڵڵا ئێوە هەر ئەمیندار و سکرتێر و ئەمانە بن اینجا بەڕاستی شکانی ئەم کەلتورە بە تەسەوری من پێشبینی مەکرد لە جەنابتەوە دەست پێ بکات لە مەکتەب سیاسیەکە دانیشتم و خێرەم پێیان و بەشداری مەکرد گرفتی ئێمە هەرەوەیە هەر ئەندام کۆمیتەیەک کە چووە سەروانەی تر نایەتەوە خوارەوە خاڵێکی تر کە من ئاماژەی پێ بکەم لایەنی کۆمەڵایەتیە کە کەس باسی نەکرد من بیرم دێ لە ساڵی 2000 ئۆکسفام کە منەظەمێکی گەورەی بەریتانیا وەرکشۆپێکیان کرد لەسەر مەسەلەی ژنان و ئەمانە و لە ناو یەکگرتووی ئیسلامیە من خۆم دیفاعم لێکردن کە هەموو یەکگرتووی ئیسلامی تەجاوزی فرەژنی کردووە بەڵام ئێستا برادەرەکانیەوە گەڕێن بە شوێن نەسابەوەی فرەژنی پێ بکەن نەسێکی قورئانی نەسێکی حەدیسی جۆزنەوەی بکەن من ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە یەکگرتوو ئەگەرەوێ هێزێ بێ هاوچەرخ بێ تەجاوزی کۆمەڵە شتێک کرد بێ بە تەسەوری من هەم لە حقوقی تاکەکانیەوە دەست پێکە هەتاوەکو سەرکردەکانی و بە گۆڕانکاری و سوپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک شوان کاک پەیوەند دەستخۆشیتان لێکەمەوە پیرۆزبایش لە یەکگرتووەکەم من دوو خاڵ باسەکەم خاڵێکیان دەستخۆشیە و خاڵەکەی تریان ئەندازەیەک ڕەنگە ڕوویەکی ڕخنەیی هەبێ لەو شوێنەوە دەستخۆشی لە ئەم دیداراکەم کە ئەمە کارێکی زۆر باشە لەوەی کە هێزە ئیسلامیەکان ئەگەر نەتوانن لە ڕیزەکانیانە و لە ڕێخستنەکانیانە و لە واقعی خۆیانە کۆمەڵە خەڵکی جیاواز کۆکەنەوە دەکرێت لێرە ئەم جۆرە عەقڵە پایدار بێەوە کار لەسەرەوە بکاکە لە شوێنێکی گشتیە واتە لە فەزای گشتیە لە پێدراوی گشتیە کۆمەڵێک نوخبەی عەقڵی شارەکە بێن لێرە قسە لەسەر ئەدا و لەسەر شێواز و مامەڵەکردنی یەکگرتووی ئیسلامی بکەن ئەمە بۆ خۆی کارێکی زۆر گرنگە تەمەنایەوە کەم کە هێزە ئیسلامیەکان کە چۆنەڵی دەستیان پێ کردووە و ئەمە کۆتایی نێر کۆتادیدار نەبێت بەڵکو هێزەکانی دیکەشمان هێزە ئیسلامیەکانی دیکەش ئەلەم جۆرە دیدارە بە جۆرە لە جۆرەکان بەردەوام بکەن چونکە بە تایچیت مامۆستا ئەوەی کە زۆر گرنگە لێرە ئەوەیە کە هێزە سیاسەکانی ئێمە خەریکا بن بە هێزی داخراو واتە هێزێکە بن کە ئەندازەیەک دوورەکەونەوە لە ئەوەی کە پێ گوترێ خواسی جەماوەری ئەوەی کە ئێستا خواسی جەماوەری هەڵی گرتووە بە جۆرە لە جۆرەکان جەنابیش ئیشارەت پێ کرد ئەم عەقڵانە کە ئێستا لێرە دانیشتون هەم لە ڕۆشنبیرەکان و هەم لە ئەوەی کە پێ گوترێ ڕۆژنامەنووسەکان ڕۆژنامەنووس و ڕۆشنبیرەکان لە چۆنەڵی ئیش لە پەراوێزەکان ناکەن پەراوێزە و شوێنەیە کە هێزە سیاسەکان تا لێ دوورەکەونەوە بۆیە زۆر گرنگە ئەمە بەردەوام بێ و هەروەها ئیشی لەسەر بکرێ و ئەم جۆرە دیدارانە کە ڕاستەوخۆ بە جۆرە لە جۆرەکان قیادەی سەرەکی یەکگرتووی ئیسلامی ئەتوانێت بێ لێرە بەشداری بکە و گوێ بگرێ و بۆ خۆی ڕاستەوخۆ گوێ لە ڕۆژنامەنووس و هەلوار لە ڕۆشنبیرەکان بکرێ ئەمە کارێکی غایە دەرەجە گرنگە و تەمەنایەوەکەم کە بەردەوام بێ خاڵێکی تری زۆر گرنگ ئەوەیە کە بەڕاستی یەکگرتووی ئیسلامی
دەشێ بڵین هەم بەو دروشمەی کە هەڵی گرتووە تاکو ئێستاش والله عالم لە لۆگۆکەیان ماوە ئەویش کە بریتە لە هێزێکی چاکساز یا با بڵێن هێزێکی ئیسلاح خواست بە بۆ چوونی من ئەم تایتڵە خودوا بڵین ئەم دروشمە ئەگەر لە ڕابردووە خزمەتێکی گەورەی بە واقعی یەکگرتووی ئیسلامی کرد بێ ڕەنگە ئێستا نەتوانێت چونکە ئێمە کاڵین چاکسازی یاخود بە ئاوا بڵین کە ئێمە باڵین ریفۆرم ڕەنگە بە شتی زۆر کەم ڕازی ببێ ئێمە پێویستمان بەوە لە ئێستای سیاستکردنا لە هەرێمی کوردستانە سیاسەتی تەواضوعیاتی ئەوەی کە بە کەم ڕازیبی بەوە ڕازی نەبی بۆیە بە بۆچوونی من ئەوەی کە ئێستا لە واقعی یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەندازەیەک هەر ماوە بەدی ئەکرێ وەکو پاشماوەیەک ماوەتەوە بۆی ئەویش بریتێ لەوەی کە نێتی با بڵێن چاکسازی یا با بڵێن نێتی خێرخوازی زاڵە بەسەر سیاستکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە کە بە بۆچوونی من ئەمە بۆ بە جۆرێک لەوەی کە یەکگرتووی ئیسلامی وەکو هاوڕێیانەشمان وتیان لە هەندێک بابەتی سیاسیە لە هەندێک مووقیفی سیاسیە نەتوانێت زۆر ڕاشکا و قسە بکە بۆیە ئەو نێتی خێرخوازیە با بڵین ئەو مامەڵی خێرخوازیە لە بواری سیاستکردنا بە بۆچوونی من لە ئێستا ئەبێ یەکگرتووی ئیسلامی تێپەڕێنە لەبەرچی لەبەرەوەی ئێستا سیاست بریتە لە ململانەیە کە ئەندازەیەک جۆرێک لە دڵڕقی دەوێ و سوپاس